وا دیارەیتر بەغدا بڕیاری داوە لە بەرامبەر تاراندا بوەستێتەوە. پێشتر و لە راپۆرتێکی تایبەتی ژووری شیکاری تیواردا باس لەوەکرا پاش هێرشی دووەم ئیسرائیل بۆ سەر ئاسمانی ئێران تاران بە نیازیەوە بوو لێدان ئیسرائیل لە بەغداوە دەست پێ بکات و ئەو وڵاتەش پەلکێشی ئەم شەڕە مەترسیدارە بکات. واتە تاران بە نیازیەوە بوو بەغداش ناچار بکات وەک بەشێک لە میحوەری ماڵوێرانکەری بەرەی مقاومە بە فەرمی جەنگی دژە ئیسرائیل ڕابگەیەنێت. لە راپۆرتەکانی پێشتردا باس لەوەش کرا سەرەڕای گوشاری بە زەبری تاران و میلیشیا هاوپەیمانەکانی لە بەغداد بەڵام بوو دەسەڵاتی سیاسی عێراق لە ئێستادا بەوە ڕازی بێت و خۆی بخاتە نێو ئەم شەڕە ماڵوێرانکەرە. ئەوەش لەم کات و ساتەدا کە ڕاستەی دەسەڵاتی سیاسی و تەنانەت ئاینی ئەم وڵاتە دەیەوێت بە تەواوەتی لە ژێر سێبەری تاران بێتە دەرەوە بۆ یاستەم بوو بەم پلانەی ئێران ڕازی بێت. کەواتە بەغدا لە یەکەم هەنگاوی سیاسەتی سربەخۆی لە بەرانبەر مەلاکانی تاراندا عێراق ئامادەی بەشداری شەڕی ئیسرائیل و لێدان لە وڵاتە نەبوو. دیارە وێستگەی سووریاش وەک دووەمین هەنگاوی سربەخۆیی و دەربازبوونی بەغداد لە ژێر سێبەری هەژمونی تاران دێتە هەژمار. هەر لە سەرەتای سەرهەڵدانی یەکەم هێرشی گروپی تەحریر لە سنوورەکانی سەر بەدەسەڵاتی بەشار ئەسەد تاران بەپەلە داوای لە حەشتی شەعبی کرد کە بە زووی داخڵی وڵاتی سووریا ببێت و لە بەرامبەر هێرشەکانی ئەم هێزەدا بوەستێتەوە و بەو پەڕی تواناوە بەرگری لە دەسەڵاتی ئەسەد بکات. بۆیە چەندین گروپی سەربەحەشت لە ناو سووریادا ئامادە بوون و ڕوبەڕووی هێزەکانی دژە ئەسەد بوونەوە. بەڵام هەرزوو دوایەوەی بەرپرسانی سیاسی بەغدا هەستیان بە مەترسی جدی کرد و تێگەیشتن کەوتنی ئەسەد حتمیە بەپەلە چەندین بەیاننامەیان دەرکرد و حکوومەتی سوودانیش بە فەرمی ڕایگەیاند عێراق نایەوێت دەستێوەردان لە کاروباری ناوخۆی سووریادا بکات و ڕێز لە ئیرادەی خەڵکی سووریا دەگرێت. ئەو کات لە ژێرەوەش بەرپرسانی حەشتیان ئاگادار کردەوە کە ئامادەبوونی حەشت لە سووریا بەواتای مەرگی سیاسی و سەربازیە و هێزەیە و نەیان شارزەوە کە دەستوەردانی حەشت لە ناوخۆی سووریادا لە بەرژەوەندی عێراق و تەنانەت لە بەرژەوەندی خودی حەشتیش نییە. بۆیە هەرزوو بەپەلا حەشت ناچار کرا هێزەکەی لە سووریا بکشێنێتەوە. لە هەمووی گرنگتر دوای کەوتنی ئەسەد بەرپرسانی ساحەی سیاسی ئێستای بەغدا لە چەندین ڕاگەیەندراودا دڵخۆشی خۆیان بە کەوتنی ئەسەد دەربڕی. کەواتە ئەم هەڵوێستەی بەغدا لە ئێستادا سێ گریمانەی لێ دەخێندرێتەوە. یەکەم، ئیتر بەغدا لەوە تێگەیشتووە بەردەوامی سیاسەتی ملکەچبوون لە بەرامبەر بڕیارەکانی تاراندا یەکسانە بە کۆتایی دەسەڵاتی شیعە لە عێراقدا. بۆیە لە ئێستادا دەسەڵاتی سیاسی بەغدا بڕیاری یەکلاکەرەوەی خۆی داوە و ئیتر نایەوێت لە ژێر سێبەر و هەژمونی مەلەکانی تاراندا بمێنێتەوە. بەواتایەکی دیکە بەغدا دەیەوێت ئیتر وڵاتێکی سربەخۆ و بەپێی بەرژەوەندی وڵاتەکەی لەگەڵ دنیادا سیاسەت بکات. ئەو کات بە نیازە بە فەرمی تاران ئاگادار بکاتەوە کە ئیتر کاتیەوە گەیشتووە تاران دەستوەردان لە کاروباری ناوخۆی عێراقدا بوەستێنێت. دووەم، بەشێک لە دەسەڵاتی سیاسی تاران کارتی بەغدا وەک پردی دەستپێکردنی دانوستان لەگەڵ ئەمریکا و ڕۆژئاوا دەبینن. چونکە ئەو نوخبەیەی ئێران ئێستا بە تەواوی لەوە دڵنیا بوونەتەوە لە ئەگەری پێداگری تاران لەسەر ئەم هەڵوێست و سیاسەتە دەسەڵاتی مەلاکانی تاران لە لێواری ڕووخان نزیک دەکاتەوە. سێیەم، ئەگەر بەغدا دووە جار بەوە ڕازی بوو کە لە ژێرە هەژمونی تاران بێتە دەرەوە و هاوکات لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکا ڕێک بکەوێت لە هەمان کات دەتوانی ئەوە بۆ ئەمریکا بسەلمێنێت کە هەرێم بۆتە سەرێشەبووی ئیتر بە دڵنیاییەوە دەرفەتێکی زێڕین بۆ بەغدا دروست دەبێت کە بە ئاسانی لە ڕێگەی کارتی ناڕەزایەتی خەڵکی هەرێمەوە دەسەڵاتی سیاسی هەرێم لاواز بکات و وردە بیر لە پێشانەوەی دەسەڵاتەکانی هەرێم بکاتەوە. لە بەرامبەرەوەدا دەسەڵاتێکی مرکزی تند لە عێراقدا بچەسپێنێت کە بێگومان دەستبەرداربوونی بەغدا لە تاران زۆر لە خودی هەرێم بۆ ئەمریکا گرنگترە. ئەوەی گرنگە ئەوەیە کە دەبێت بەرپرسانی سیاسی کورد خۆیان بۆ گەڕێکی دیکەی پەلهاویشتنی دەسەڵاتی بەغدا و بێجەنگی ئەمریکا ئامادە بکەن. هەروەها دەبێت دڵنیاش بن لە گەری بڕیاردانی بەغدا و سەرقاڵبوونی کورد بە ململانی ناوخۆیی و بە قاچاق فرۆشتنی نەوت. دوور نییە لەم دۆخە سیاسیە نوێیەدا شایەت ئەوە بین کە بەغدا پلانی کۆتایی خۆی جێبەجێ بکات و ئەمریکاش دەستەوەستان لە سوچێکدا تەنیا تەماشا بکات.